8 ساڵە حکوومەت هەرێمی کوردستان خاوەنی یاسای بودجە نییە. بڕیار بوو ساڵی ڕابردوو حکوومەت پرۆژە یاسای بودجە بنێرێتە پەرلەمان، بەڵام بەهۆی لە ناردنی بەشە بودجێ هەرێم لەلایەن بەغدادەوە حکوومەت نەیتوانی پرۆژە یاسای بودجە بنێرێتە پەرلەمان. وەزیری پلاندانانی حکوومەت هەرێمیش دەڵێت تا کێشەکانی نێوانەولێر و بەغداد چارەسەر نەبێت ئەستەما حکوومەت هەرێم یاسای بودجێ هەبێت. یەک لە مشکل ئەساسیەکانی هەر حکوومەتێک نەبوونی بودجێ، ئێمە لەمێژە درکمان بۆ یەکردێک کە بودجە نەبیتن کێشەمان زۆر دەبیتن. ئەگەر وەزعەکان وەکو ئێستا بڕواتن و پەیوەندیەکانمان لەگەر حکوومەتی داهاتووی ئیتیحادی باش بکرێ و یاسا بوو خۆتان بزانن ئێستا لە عێراقیش یاسای بودجە نییە. یا ئێستاش 1/12 ساڵی 2021 سەرف دەکەنەوە چونکە بودجە یاسای بودجەیان نییە. هیوادارین بتوانین لە ساڵی 2023 ببینە خاوەنی بودجە پاش ئەو دابڕانەی 10 ساڵیە. لەسەر نەبوونی یاسای بودجە لەلایەن حکوومەتەوە ئابووری ناسێک ڕای دەگەنێت نەبوونی بودجە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەواوی سێکتەرەکانەیە. هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە کارەکانی بەبێ دیاریکردن بەبێ گەڕانەوە بەبێ سانسۆر کارەکانی ئەنجام دەدا وش لە خۆیدا ناکرێ باز لەوەی بکرێت کە شتێک هەیە پێ دەرێن سیستەمی دیارایی یان سیستەمی ئابووری بۆ وڵات لەبەرەوەی تۆ بە هەرەمەچی ئەو پارێ بەدەستت دەکەوی ئەوی خەرز دەکەیەوە بێەوەی گوێڕایەل بیان بێ ئەوەی لەلایەک وەک سیستەمەکە دیار بێ کە چ گرنگە چ گرنگترە پێویستە چ زۆر پێویسترە بەڵکوماوەڕە وەک ئەوەی دەبینە پرۆژێک لە وڵات جێبەجێ دەکرێت وەک مژدێک بە خەڵکەکەدا دەگوترێ کارکەکە لە ئەرکەکانی کارێکە لە کارەکانی حکوومەت. لە ماوەیە و ساڵانەی حکوومەت یاسای بودجەی نەبووە بەردەوام تاکیدی لەوە کردوتەوە کە ئەولەویەتی کارەکانیان دابینکردنی موچەیە، لە دوای موچەش کار لەسەر پرۆژەکان دەکەن. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.